لا درێژەی دیدار و کۆبوونەوەکانی و لە چوارچەوەی سەردانەکەی بۆ بەریتانیا ڕۆژی هەینی 4/6 2021 مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان هاوڕێ لەگەڵ کاروان جەمال بەرپرسی نووسنگەی لەندەنی حکومەتی هەرێمی کوردستان و مامۆستایان سامان ڕەباتی بەرپرسی مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەری و دکتۆر ئیبراهیم محەممەد ڕاوێژکاری سەرۆک بۆ کاروباری سیاسی لەگەڵ دیسکی عراق و کوردستان لە وەزارەتی دەرەوەی شانشین یەکگرتوو کۆبەوە. وەفدەکەی کۆمەڵی دادگەری لەلایەن لۆرا دێکس بەرپرسی دیسکی عراق و ئۆلیڤیا مافی بەرپرسی دیسکی کوردستان پێشوازیان لێکرا. سەرەتا سەرۆکی کۆمەڵی دادگەری ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان و عراق و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکانیشی کردەوە. ئاماژەی بە دۆخی نالەبار و ناسەقامگیری سیاسی و ئابووری کرد کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر گوزەرانی هاوڵاتیان داناوە و زۆرێک لە کایەکانی ژیانی لە هەرێمی کوردستان پەکخستووە. لە تەوەرێکی دیکەی کۆبوونەوەکەدا مێژووی کۆمەڵی دادگەری و سەرەتای دروستبوون و میکانیزمی کارکردنی سیاسی و ئامانجەکانی کۆمەڵی دادگەری خرانە ڕوو. لە بەشێکی دیکەی کۆبوونەوەکەدا باس لە هاوکاری سیاسی شانشین یەکگرتوو بۆ عراق و هەرێمی کوردستان کرا و کێشەی نێوان عراق و هەرێمی کوردستان و ئەو کۆسپوتە گەرانەی دێنە پێش ڕوون کرانەوە. هەر لە کۆبوونەوەکەدا مامۆستا عەلی باپیر داوای پشتیوانی یۆنامی و حکومەتی بەریتانیای بۆ بەرگرتن لە تەزویر لە هەڵبژاردننی داهاتوی عراقدا کرد بۆ پێیەی خەڵک ئەزموونی بێهیوایی لە هەڵبژاردنەکانی پێشوودا هەیە و ناخوازن دووبارە ببێتەوە. هاوکات باسوخواست لە ئازادی ڕۆژنامەگەری لە عراق و هەرێمی کوردستان کرا. گفتوگۆی سەرەکی ئەم تەوەرەیە ڕۆژنامەنووسە دەستگیرکراوەکانی بادینان بوو. لەو ڕوەشەوە هەردوو لە نیگەرانی خۆیان نیشاندا لەو ئەنجامەی کەیسی چالاکوانانی بادینانی پێگەیشتووە و هیوادارون ئەم کەیسە و سەرجەم کەیسە یاساییەکان ڕەوتی یاسایی و ئاسایی خۆیان وەربگرن. لای خۆیەوە لۆرا دێسک بەرپرسی دیسکی عراق لە وەزارەتی دەرەوەی بەریتانیا خۆشحاڵی خۆی بەو دیدارە نیشاندا و با دیدارێکی پڕبایەخی وەسف کرد. وتیشی دانیشتن لەگەڵ بەڕێستان بەرز دەنرخێنم و لە ڕابردوودا کۆنسوڵی بەریتانیا لە هەرێمی کوردستان باسی ئێوە و هەڵوێستەکانتانی بەوردی بۆ کردوم. ناوبرا و تاکیدیشی کردەوە ئەوان چاودێری وردی هەڵبژاردن لە عراق و هەرێمی کوردستان دەکەن و وتی ئەنجومەنی ئاسایش بڕیارێکی گرنگی بۆ چاودێری هەڵبژاردن لە عراق داوە. منی شاوڕای ئێوەم کە تەزویر و ساختەکاری لە هەڵبژاردندا شتێکی زۆر خراپە. هاوکات ئەوەشی نەشاردەوە ئازادی ڕۆژنامەگەری دڵی دیموکراسیە و کۆنسوڵی بەریتانیا لە هەولێر سەرکۆنەیەوە ئەنجامی کردووە کە کەیسی چالاکانی بادینانی پێگەیشتووە وتیشی ئێمە پێمان سیر بوو بابەتی پەیوەندی ڕۆژنامەوان لەگەڵ کۆنسوڵەکان بە تاوان هەژمار کراوە. لە کۆتایی دیدارەکەدا لۆرا دێسک ڕوو لە سەرۆکی کۆمەڵی دادگەری وتی ئێمە خۆشحاڵین بە ڕاو بۆچوون و سەرنجە جوانەکانت و سوودی لێوەردەگرین و دەیخینە بەرنامەی کارمانەوە. لە بەشێکی دیکەی کۆبوونەوەکەدا ئۆلیڤیا مافی ئەندامی دیسکی عراق لە وەزارەتی دەرەوەی بەریتانیا پرسیاری لە مامۆستا عەلی باپیر کرد دەربارەی هەڵوێستی کۆمەڵی دادگەری سەبارەت بە ڕێکەوتنی بەغدا و هەرێم لە سەر شنگال. لە وەڵامدا مامۆستا عەلی باپیر جەختی کردەوە لەسەر ڕێزگرتن لە سیادەی کوردستان بەسەر ناوچەکانی ژێردەستی هەرێم و داوای کرد هێزەکانی دیکەی بەشەکانی کوردستان ڕێز لە تایبەتمەندی هەرێمی کوردستان بگرن و لەسەر حسابی هەرێم خەبات نەکەن. ئەم سەردانەی وەفدی کۆمەڵی دادگەری بۆ وەزارەتی دەرەوەی بەریتانیا دوای سەردانێکی کۆنسوڵی گشتی بەریتانیا بۆ لای مامۆستا عەلی باپیر و دیدار و کۆبوونەوەیەک دێت کە ڕۆژی 23 ئایار لە مەکتەبی سەرۆکی کۆمەڵی دادگەری لە هەولێر ئەنجام درا.